بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، ئێمە لە بەرنامەکانی ڕابردوو باسی ئەو گومانەمان کرد کە بریتی بوو لە تەخیری تەدوینی سونە، تەأخر تەدوینی سونە، کە گوتمان ناوڕووکی گومانەکە ئەوە بوو کە گوایە فەرمودەکانی پێغەمبەر دووری خوای لەسەر بی دوای سەدەیەک لە سەردەمی پێغەمبەر و لە وەفاتی پێغەمبەر دووری خوای لەسەر بی ئەو جانوسراییتەوە کە ئەمە دەیکەنە بیانوو لەسەر ئەوەی کە طعن لە کوی گشتی سنت بدرێتن و وەکو بڵێن حجیەتی سنە یعنی ڕەت بکرێتەوە. ئێمە لە بڵێن پێشووتر باسی چەندین خاڵمان کرد کە ئاماژەمان بەوە کرد کە یعنی نوویسینەوە یان خوێندەواری پێش هاتنی ئیسلامیش هەبووە لە ناو عرب و لە ناو بڵێن وەسەنیەکان و مشرکەکانی پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام باسی چەندین بەڵگەمان کرد. ئێمە بڵێن ئەوەی کە پەیوەندی هەر بەو بابەتەوە هەیە کە ئەوان دەیکەنە بەڵگە لەسەر ئەوەی کە ئومەتی عرب پێش ئیسلام ئومەتێکی ئومی بووە، کەواتە یعنی نەخوێندەوار بووە، نەیان دەزانی بخوێنەوە و بنووسن. ئەمە دەکەنە بەڵگە لەسەرەوە کە لەو کاتە کەس خوێندەوار نەبووە و کەس نەی دەتوانی نوویسینەوەی دەستنووسی هەبیتن بۆ ئەوەی کە هەستن ئەگەر بشیانەوێتن بۆ ئەوەی کە هەستن بە نوویسینەوەی فەرمودەکانی پێغەمبەر درود خوای لەسەر بی. بەڕێزان، طبعا لە سێ شوێن لە قورئانی پیرۆز وەصفی عرب کراوە، عرب بڵێن لە سەردەمی جاهلیەت و لە پێش هاتنی ئیسلام بە ئومی. لە سوورەتی ئالی عیمران لە ئاەتی 20 خوای گەورە کە دەفەرمێ وقل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم. لێرە باسی ئومی کراوە لە سوورەتی هەمان سوورەت لە ئاەتی 75 ذلك بأنهم قالوا ليس علينا في الأميين سبيل. ولا سورة جمعة لآياتي 2 كخواي قولة فرميت هو الذي بعث في الأميين رسولا منهم. بل لم چند شوينا وصف عرب كراوة بيش إسلام بأمي. بلان بريزان أويك ليرا حقيقتك أويك ليرا ما بستي أمي لو چند آياتا ما بستي بي أمي كتابي نية، ما بستي بي نخوين دوار نية، بەڵکو مەبەستی پێ ئومیەتی دینە، یعنی الأمية الدینیە، نەک الأمية الكتابية یان التعلیمیە. بەڵگەمان چییە لەسەر ئەوە؟ لەسەر ئەوە خوای گەورە لە سوورەتی بەقەرە لە 2 ئاەت لە ئاەتی 78 و 79 خوای گەورە باسی ئەهلی کتابە، کە باسی بەشێک لە ئەهلی کتاب، فەریقێک لە ئەهلی کتاب کە وەصفەکەت بەوەی کە ئەوانە ئومین. دەفەرمی چی؟ ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني وإنهم إلا يظنون. دوایەوە خوای گەورە لە ئاەتی تر دەفەرمی چی؟ فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. موضوعی شاهد بەڕێزان لێرەدا ئەوەیە کە خوای گەورە بەشێک لە ئەهلی کتاب لێرە وەصفەکەت کە ئەوان ئومین، ئومی دینی نەک ئومی کتابی. بەڵگە چییە؟ چونکە هەر لە هەمان ئاەت لە ئاەتی دواتر خوای گەورە باسی ئەوە دەکە کە ئەوان یەکتبون الکتابە بئەیدیهم، کەواتە ئەوان خوێندەواریان هەبوو، کەواتە دەیان نوویسی، نوویسینەوەیان هەبوو. ئەو جەش خوای گەورە وەصفیان دەکە بەچی؟ بە ئومی. فويل للذين يكتبون الكتاب. باشە چۆن دەکرێ ئومی بن ئەگەر ئێمە بڵێن مەبەستی ئومی لێرە نەخوێندەواریە یان ئەو کەسەیە کە نەزانیت بخوێنتەوە و نەزانیت بنووسیت، ئەدی چۆن خوای گەورە لە کاتێک کە وەصفی بەشێک لە ئەهلی کتابەکە بەوەی کە ئومینە، یعنی ئەگە بڵێن نەخوێندەوارن، ئەدی چۆن دوای ئەوە خوای گەورە فەرمووی چی؟ فويل للذين يكتبون الكتاب، کەواتە ئەوان دەستنووسیان هەبووە، خوێندەواریان هەبووە، دەیان نوویسیوە، بەڵام خۆیان دەیان نوویسیوە و دەیان گوت ئەمە لەلایەن خوایە. يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا
فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. بوي برزان ليرا ما بستي أمي عرب پیش هاتنی اسلام ما بستی پی او بو که زوربی عرب وثنی بون، مشرک بون، بدین بون، يعني كمينه كأهل كتاب بون، كمينه ك بلن ديان بون يان جولكه بون كبلن اواني ك يعني أهل كتاب ناصراون بأهل كتاب كواتا زوربي زوريان كوثني بون كمشرك بون بوي خواي قورة ليرا وصفك وصفي بلن عربك لبيش اسلام بچي بأمي هل همان آيات برزان يعني بلغي بلن سورة آل عمران آيات بيست كخواي قورة فرموي وقل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم بصانا يعني جاكر دو أخواي قورة أوتوا الكتاب أهل الكتاب كواتا أوانيك كتب سماوي كبيش هاتين إسلام كبوان دابزي بون كبريتي بون لجولكا ولا ديانكا لنصارى أوانا كواتا أوانا أمينين والأميين بصانا وقل للذين أوتوا الكتاب والأميين أتو بيان بلي أي محمد صلى الله عليه وسلم بيان بلي بچي هانيان بوانا أواني كأهل كتاب أواني كبلن جولكن يان نصاران والأميين أميين ليرا ما بس بي أمي الدين يعني أواني كهيش دين يان بوانا بلي أواني كدينك يان هيا كإتر جولكية يان بلن يهودية يان نصرانية وبوانش بلي أواني كهيش دين يان نية بوي برزان ليرا أمي ما بستي بي نخوين دوار نية ما بستي بي أمي دينية كواتا أو بلين عرب وكو قطمان بشوازكي قشتي بيش هاتني إسلام زور بيان بيدين بون يعني هيج بيوانت نبون بهيج دينة كوا بابن نبون بهيج دينة كوا كمينيك بلين أوانيكا جولكا بون يان ديان بون بويا حتى تنانت ابن عباس كهيك كلا قورة مفسرة كاني صحابة بزانا كاتي كتفسير أم آتما بودكا كخواي قورة دفرمت ومنهم أميون دفرمت شي ومنهم أميون قال الأميون قوم لم يصدقوا رسولا أرسله الله ولا كتابا أنزله الله فكتبوا كتبا بأيديهم ثم قالوا لقوم سفلة جهال هذا من عند الله بزانا ابن عباس أو ها تفسير أم آتدك دفرمت شي أمي چينا أمي دفرمت قومك كبروايا بهيج پیغمبرك يان نهيناوا وإيمانيان بهيج كتابك يان نهيناوا بل كخوان هستاون بنويسينوي كتابك والدعاية أويان كردوا كأم كتابا لان خواه هاتوا كأما كتاب خوايا كأما بلين دينك طبعا بوك كمالكسك نفام ونزانو بلين نشارزاب أويك هالخلتين بوا لشوينة كتركة هرب بن عباس كتفسير أودا كده فرمت وقد أخبر أنهم يكتبون بأيديهم ثم سماهم أميين لجحودهم كتب الله ورسله ده فرمت خواهي قورة لم آياتا يعني وصفي أو فريقدك كأمينة لهمان كات وصفي عندك بويك دسنوسيان هيا كخوين دواريان هيا كواتا أما بلغية لسر أوكا أمي ليرا ما بستي بيشيا ما بستي بي أمي دينية نك ما بستي بي أمي نخوين دوارة قبل نزانيد بخوين تو نزانيد بنوسي لو أنا أقريك قبل باشا أدي إما تشدلين لبو أو فرمودي كفرمودي كصحيحة كإمام بخاري روايتي كردوا كبيغمبر إخوة درود إخوة لسر بدا فرميت شي كاتي كوصفي أمتي إسلام كذا فرميت إنا أمة لا نكتب ولا نحسب إن أمة لا نكتب أمة أمية لا نكتب ولا نحسب تفرميت إما أمتك أمين نا دنويسين نحساب دكين ليرة بوأوي مثلا طبعا بلا يفرموديك صحيحة بلام ليرش بهمان شيوة ما بستي بي أم أمية نية نخوين دواري لهمو بابتكان أصلا بلن ككسك هيش نزاني بخوين تو هيش نزاني بنوسي بل كليرا أم حديثة لچه يعني سياقة كاتوا لچه بابتك وموضوع كاتوا لبابتي بينيني مانك لبو بلين مانجي رمزاني بيروس يعني كاتيكا مانك طبعا دبي ببندري أوجا
خەڵک بە ڕۆژی دەبی بۆیە لێرە طبعا لەو کاتە بینینی مانک بڵێن وەکو ئێستا نەبووە ئەو کاتە زیاتر بە بینینی بڵێن مانک بە ڕاستەوخۆ بۆیە یعنی کاتی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم قسەیە دەفەرمێت مەبەستی پێ ئەوەیە کە ئێمە لە زانستی ئەستێرەکان و زانستی فەلەک و یعنی ئەوەی بڵێن هاتنی و ڕۆشتنی ئەستێرەکان و ئەوە ئێمە لەوە نایزانین کە ئەمەش علمێک بووە ینی وەختی خۆی لەوانەیە خەلکانێک بیان زانی بۆ مەسەلەن کەی سەری مانگەکەی کۆتایی مانگە ینی بە بڵێن ئەو علمەی کە پەیوەندی بە بڵێن ستێرەکانەوە هەیە و پەیوەندی بە مانگ و بە ڕوژ و بەوانەوە هەیە لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئێمە لەو ڕوویەوە ئومینە ئێمە نازانین زانستمان نییە لەو زانستە لەو علمە ئێمە تەنیا دەبێ اعتیماد بکەینە سەر بینینی ڕاستە خۆی مانگەکە ئەگەر دیتوانە ئەمە بە ڕوژی دەبین ئەگەرنە ئێمە ئەو وەختی بە ڕوژی نابین کەواتە ئێمە ینی لەو زانستە نەک لە هەموو زانستەکان نەک لە ئەساسەوە ئێمە نەخوێندەواری ناتوانین هیچ شتێک بخوێنینەوە یان بنووسین بۆیش مەسەلەن دەبینین باشە ئەگەر فەرەزەن بڵێن فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هیچ شێوازێک هیچ نەنووسرایتەوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم یا لە سەردەمی سەحابە کە ئەمە وانە ینی دوای بە بڵێن بەڵگە باسەکەین کە نەخێر تەنانەت فەرمودەی پێغەمبەریش نووسرا بووە یعنی جزئەکێ باش نووسرا بووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوای وفاتی پێغەمبەر لە سەردەمی سەحابە لە سەردەمی تابعین بەڵام ئەوەی کە لێرە ئەوەیە مەبەستە کە ئەگەر فەرەزەن بڵێن ئەوەش نەنووسرایتەوە ئیدی باشە ئەدی قورآانی پیرۆز نەنووسراوە ئەدی باشە چێ قورآانی نوویسیتەوە ئەدی چەندین هاوڵ بڵێن سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تایبەت نەبوون بە نوویسینەوەی قورآانی پیرۆز ئەدی کاتێکە قورآن دادەبەزی پێغەمبەر صلی الله علیه و سلم قورآانی دەخوێندەوە لە بۆ ئەو سەحابانەی کە پێیان دەگوترا کەتەبەی وحی کتاب الوحی ئەوانەی کە تایبەت بوون بەوەی کە وحی بنووسنەوە ئیدی ئەوانە خوێندەوار بوون بەڵێ لەوانەیە طبعا لە هەموو قەومێک لە هەموو عشیرەتێک لە هەموو سەردەمێک لە هەموو شوێنێک لە هەموو کاتێک یعنی حتمما دەبینی خەلکانێک هەن لە هەموو وەختێک لە هەموو قەومێک کە نەخوێندەوار بن کە نەزانن بخوێنەوە و نەزانن بنووسن بەڵام معناوی ئەوە نییە کوی گشتی بە شێوازێکی ڕەهایی بە گشتگیری هەموو ئومەتەکە یان هەموو عەرەب لە پێش ئیسلام نەخوێندەوار بوون بۆیە بەڕێزان ئەمە بڵێن یعنی چەند خاڵێک بوو کە ویستمان ئاماژە بەوە بکەین کە ئەوان کە بە بەڵگە لەوە دەینەوە کە ئەسڵەن ئەوان نەخوێندەوار بوو نەیان دەتوانی بنووسنەوە نەخێر وانە بوو ئەگەر مەبەست نوویسینەوە بی بەڵێ دەتوانی بنووسنەوە وەنووسرایتەوەش ینی بەشێکی زۆر لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نووسرایتەوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڕێزان ئەگە بینە خاڵێکی تر هەل لەو بابەتە ئەویش ئەوەیە کاتی کە ئەوان باسی ئەوە دەکەن کە فەرمودەی پێغەمبەر درود خوای لەسەر بی دوای سەدەیەک لە وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو وەختی نووسرایتەوە کە ئەمە دەکەنە بەڵگە کە گوایە چەندین فەرمودەمان هەیە کە خودی پێغەمبەر درود خوای لەسەر بی نەهی لەوەی کردبوو کە فەرمودەکانی ئەو بنووسرێتەوە لە سەردەمی خۆی قەدەغەی کردبوو کە بنووسرێتەوە طبعا لێرەدا بەڕێزان یعنی ئێمە پێش ئەوەی کە چەند بەڵگەی ئەوان بخینە ڕوو و قسەی لەسەر بکەین جارێک پێش هەموو شتێک یعنی جێی سەیر و سەمەرەیە بەڕاستی کە کەسانێک کە خۆیان یعنی بڕوایان بەوە نییە کە سنەتی پێغەمبەر درود خوای لەسەر بی کوی گشتی بەڵگەیە و حجەیە و طعن لە کوی گشتی سنەتە دەن هەموو فەرمودەکانی صحیح و غەیرە صحیح بەلایەنەوە بڵێن جێ ئەوە نییە کە پشت پێ ببەسترێ تەنیا قورئان ئیکتیفا بە قورئانەکەن لە هەمان کات دەبینی لە زۆر بابەت دێن بەڵگە بە حەدیث دەینەوە یعنی دەڵێن چەندین فەرمودەمان هەیە کە پێغەمبەری خوا درود خوای لەسەر بی نەهی لەوەی کردووە کە فەرمودەکانی ئەو بنووسرێتەوە لەسەر دەمی خۆی ئێدێ باشە پێش بینە سەر ئەم فەرمودانە ئێدی ئەمانەش هەر فەرمودەنین ئێدێ باشە چۆن ئەتوو بڕوات بەو فەرمودانە هەیە لەبەرەوە چونکە بڵێن بەپێی هەوا و ئارەزووی ئەوە بەپێی بەرژەوەندی ئەوە بەپێی بڵێن ڕاو بوچوونی ئەوە ئەم فەرمودانە بۆیە کەواتە فەرمودەکە بەلایەوە بەڵگەیە و دیفاع لێ دەکە و بە صحیح دەزانی و پشتی پێ دەبەستیت طبعا بەداخەوە یعنی لە زۆر شوێن جاروا هەیە فەرمودەکە ئەسڵەن هەر ضعیفە یان مەوزوعە بەڵام دێت پشتی پێ دەبەستیت بۆ ئەوەی کە فەرمودی صحیح پێ ڕەت بکەتەوە ئیتر ئەمە بەڕاستی یعنی
هیچ منهجێکی يعني علمی نییە، منهجێکی زانستی نییە کە تو خود بڕوات بە شتێک نەبی کەچی بچی پشت بەو شتە ببەستی بۆ ئەوەی کە ئەتۆ شتێک بسەلمێنی. بۆیە لێرە بەڕێزان ئێمە ئەگەر بڵێن ئایا فەرمودەمان هەیە لەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لەوەی کردووە کە فەرمودەکانیان بنووسرێتەوە؟ بەڵێ هەیە. ئێستا دێن باسیش لێ دەکەین و بڵێن قسەی لەسەرەکەین، بەڵام لە هەمان کات چەندین فەرمودەی ترمان هەیە کە پێغەمبەری خوا درود خوای لەسەر بی چی کردووە؟ ئذنی داوە بەوەی کە فەرمودەکانی ئەو بنووسرێتەوە، بەڵکو لە هەندێک فەرمودە ئەمری کردووە، فەرمانی کردووە بەوەی کە فەرمودەکانی ئەو بنووسرێتەوە. ئەدی باشە ئەتوو بچی پشت لەو فەرمودانە دەکەی ئەوانە فەرمودە نین، ئەدی ئەوانەش صحیح نین، ئەدی ئەوانە باسی چی دەکەن؟ یعنی ئەوان باسی ئەوە دەکەن کە بەڵێ بنووسەوە یان فەرمانەکە بەوەی کە بنووسرێتەوە فەرمودەکانی ئەو. بۆچی تەنیا دەی پشت بەو فەرمودانە دەبەستی کە واتای ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم قەدەغەی کردبوو یان بڵێن نەهی لەوەی کردبوو کە فەرمودەکانی ئەو بنووسرێتەوە؟ بەڕێزان جارێک بە شێوازێکی گشتی ئەو فەرمودانەی کە هاتوون کە پێغەمبەر صلی الله علیه و سلم قەدەغەی کردبی فەرمودەکانی ئەو بنووسرێتەوە، تەنیا یەک فەرمودەمان هەیە کە مەرفوعە، یعنی مەرفوعە کە بڵێن وصحيحة طبعا. أواني تر هموي ضعيفا أو حديثي كمرفوع يعني كقصي بيغمبر بدرود خوالي السربي هموي ضعيفا. تنيا يك فرمود نبي أو إشكاف مشهورة فرمودي أبو سعيد خدرية رزامة خوالي السربي كإمام مسلم روايتي كردو الله صحيحة كي خوي كبيغمبر صلى الله عليه وسلم فرموي لا تكتبوا عني غير القرآن ومن كتب عني غير القرآن فليمحو. كده فرميت بيغمبر صلى الله عليه وسلم کەس لە ئێوە هیچ شتێک منووسنەوە لە من غەیری قورئان نەبی، هەر کەسێکیش پێشتر شتێکی نوویسی بیتەوە لە من غەیری قورئان با بسرتەوە. ئەمە بەڵێ فەرمودەیە و صحیحە و ئیمام مسلم ڕیواتی کردووە، و تەنیا ئەم فەرمودە صحیحە مەرفوعە، ئەوانێ تر هەرچی هەیە طبعا موقوفە، قسەی سەحابیە، قسەی سەحابیش لە هەموو بابەتێک ناکرێتن پشت پێ ببەسرێتن. بەڵام تەنانەت بەڕێزان ئەم فەرمودەیەش کە تەنیا فەرمودەیەک وەکو گوتمان کە مەرفوعە، ڕای جیاوازی لەسەرە، زۆر لە زانایان دەفەرمون کە ئەمە چییە؟ ئەمە موقوفە، کەواتە یعنی چی؟ ئەمە قسەی ئەبوو سەعیدی خودریە، نەک قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. وەیەک لەوانە ئیمامی بوخاریە، ئیمامی بوخاری کە مامۆستای ئیمامی مسلم بووە، ڕای وایە کە ئەم فەرمودەیە موقوفە لەسەر ئەبوو سەعیدی خودری، کەواتە ئەگەر وطبعا غير إمام بخاري چندین زانایان تریش کەواتە ئەگەر بێت و بە قسەی ئیمامی بخاری بکەین لێرە ئەسڵەن ئەم فەرمودەیەش نابی بە بەڵگە لەسەر ئەوە لەبەرەوە فەرمودەکە ئەگەر بڵێن موقوفە کەواتە قسەی سەحابیە، قسەی سەحابیش ناکرێتن لە يعني هەموو بابەتێک پشت پێ ببەسرێتن ئەگە بێت و طبعا ئێمە دقێکی شەرعیمان نەبی لە ئاەتی قورئانیان لە فەرمودەی مەرفوعی حەدیثی پێغەمبەر درودی خوای لەسەر بی، کەواتە خودی ئەم بەڵگەیەش کە تەنیا بەڵگەیە قسەی لەسەرە، وەکو گوتمان کە وەکو حتى ابن حەجەری عەسقەلانیش ڕەحمەتی خوای لێبی تەرجیحی ئەوە دەکات کە تەرجیحی وەقفەکە لەسەر ڕەفع، تەرجیح ئەوە دەکات کە دەڵێتن حەدیثەکە موقوفە، قسەی ئەبوو سەعیدی خودریە، نەک قسەی پێغەمبەرە درودی خوای لەسەر بی. بەڵام ئێمە طبعا جگای لەوە کە لە چەندین طرق و ڕیوایەتی تر هاتووە ئەم حەدیثە بە موقوفی هاتووە، لە چەندین طرقی تر تەنیا یەک کەس کە ئەویش هومامە کە ڕیوایەتی ئەم حەدیثە دەکە بە مەرفوعی لە زەیدی کوڕی ئەسلەم، بەڵام ئیمامی مسلم بڵێن تەرجیحی کردووە یان بڵێن بە مەرفوعی زانیوە، و ئێمە طبعا مامەلەی ئەم حەدیثە دەکەین وەکو مەرفوع لەبەرەوە ئیمامی مسلم ڕیواتی کردووە. بۆیە بەڕێزان ئێمە بڵێن کاتمان کوتایی هات، ئێمە ئینشاء الله تعالی لە بەرنامەی داهاتوو زیاتر قسە لەسەر ئەم فەرمودە دەکەین و فەرمودەکانی تریشی کە بەرامبەر ئەم فەرمودە هاتوون بۆ ئەوەی بزانین زانایان چۆن مامەلە لەگەڵ ئەم بابەتەیان کردووە. وآخر دعوانا الحمد لله رب العالمين.